خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانە ئەم شەو بەرنامەی ڕاهەنتان پێشکەشەکەین. چەند ڕۆژێکە قسە و باس لەسەر ئامۆژگاری یاخود پێشنیازەکانی بیانیەکان یان هەوپەیمانانی کورد گەرم و گوڕە. بلاسخار کەمتر لە ساڵێک لەمەوبەر وتی کۆمەڵێک مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە. ئەگەر هێز و لایەنە سیاسیەکان خۆیان یەک نەخەن ئەوە ڕوبەڕووی مەترسی گەورە بنەوە. دوجار باڵیۆزی ماوەتەوابووی عراقیش باڵیۆزی ئەمریکا هەمان مەترسی باس لێەوە کرد. وە جارێکی تر بلاسخار باسی لە مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان کردەوە. کۆمەڵێک کێشەش ڕوبەڕووی عراق و هەرێمی کوردستان بۆتەوە. دەبێ ئەو مەترسیانە چی بن کە بلاسخار هەستی پێکردووە و کورد خۆی لێلا ئەدات نایەوێ بڵێت ئەمە مەترسیەکانمە. کامە مەترسیە جددیتر و ڕقم یەکتر و نزیکترە لەسەر قوارەی هەرێمی کوردستان. چۆن ئەتواندرێت ئەو مەترسیانە بڕەوێنرێنەوە؟ ئەم شەو هەمووانە لە بەرنامەی ڕاهەن گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز حەسەن بارام چاودێری سیاسی کە حەسەن زۆر بەخێر بێ، هەروەها لە کەرکووکەوە بەڕێز کاوێس مەلا پەروێز نووسەر و ڕۆژنامە نووس. سپاس بۆ وەرد و میوانی ئازیزم. کا حەسەن، ئەم مەترسیانە بە خوێندنەوەی بەڕێزت کە بلاسخار باسی کرد کامانن کە بەڕاستی جددی لەسەر قواری هەرێمی کوردستان لەسەر خاک و خەڵکی هەرێمی کوردستان. سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان، سڵاو بۆ میوانەکەشتان و سڵاو بۆ بینەرانی کەناڵەکەشتان. لە ڕاستیدا بڕام وایە ئەو مەترسیانەی کە ڕوو لە کوردستانن دەبێ بیان کەین بە دوو بەشەوە. بەشی هەرە سەرێکی ئەو مەترسیانە ئێمە کورد خۆمانین، یعنی جێگای داخە وەکو بابەتێکی بۆ ماوەیی بە درێژایی جوڵانەوەی ڕزگاری خوازی گەلی کورد ئێمە هەمیشە بابەتی ناکۆچی و ململانەی کەسی و حیزبی و ناوچەیی بۆتە هۆکارێک لانی کەم 300 ساڵە ئێمە باجی قورسە دەین و بڕوایشم وایە هەڕەشەترین شت بۆ سەر ئێمە خۆمانین. ئەم نەهجە و ئەم مۆدێلە لە سیاست کە دەکرێت کە هەمیشە کەس و حیزب و ناوچە فەرز دەکرێتە سەر بابەتە نەتەوەیی و نیشتمانیەکانە، ئەمە مەترسیە. بەڵگەشمان بۆ ئەمە گەلانی ترە لە دەوروبەرمان، یعنی ئەو گەلانەی کە بە درێژایی مێژوو یەکگرتوو بوون ڕێبەرایەتیەکی دروستیان هەبووە و ئامانجی باڵایان هەبووە، سەرنجام گەیشتونەتە ئامانجە باڵاکانی خۆیان و لە پەڕیونەتەوە بەڕی ئەمان و بە ئاسوودەی ژیاونە. ئەو گەلانی کە بەردەوام لە شەڕی ناوخۆ و لە یەکتر بچووکردنەوە و لە ململانەی حیزبی و کەسی دابوونا وەکو ئێمەی کورد بەردەوام لە پاشە کشا بووە بە ئێستاشەوە. بۆیە یەکەم مەترسی بۆ سەر کورد خۆیەتی بە پلەی یەکەم. ئەگەر کورد ماڵی خۆی تەقەتکە و ماڵی خۆی ڕێخا و ئامادەکاری بکە، بابەتی دوژمن و بابەتی نەیار و بابەتی داگیرکرد بابەتێکە کورد دەست و پەنجەی لەگەڵ نەرم کردووە و دەیان ساڵ ئێمە خاچی ئێمە لە هەر چوار پارچە داگیر کراوەوە، دنیایش ئەمە ئازانیەوە خۆشمان نەزانین. ئەمە شتێکی نامۆ نییە، بەڵام ئەوەی کە گرفتە ئێمە خۆمانین. بەشی دووەمی مەترسیەکان هەڕەشەکان بۆ ئێمە وڵا پێم خۆشە بەر لەوە لەسەر ئێمە خۆمانین چیمان کرد؟ مەسەلەن کوردە بێ چی کردو تاکو ئەو کەلێن و درزە گەورانەی دروست کرد بێ؟ کە من دەڵێم کورد مەبەستم لە هێزی سیاسیە، بەڵێ لە سەردەمی میرنشینەکانەوە تا ئێستاکە هەموو جوڵانەوەی کورد بریتی بووە سەر ئەنجام. تەمان تا ئێستاکە یەک شۆڕشی کورد سەرکەوتو نەبووە، دەبێ ئەمە لێکۆڵینەوەی لێ بکرێەوە، خەڵکی شارەزا و پسپۆر لێکۆڵینەوە بکە بۆ یانی ناکرێ. ئێمە من پێم ناخۆشەوەکو عەرب هەر بەردێک لەو ئاسمانە بکەوێتە خوارەوە بیخەینە سەر جوولەکە. نا جوولەکە 4-5 ملیۆنە، بەڵام عەرب 350 ملیۆنە. باشە جوولەکە 5 ملیۆنە، گەلانی مسلمان ملیارێک و نیون. ئەمە قیاس نییە، بەڵام جوولەکە چونکە وڵاتێکی بەهێزا وڵاتێکی یەکگرتووە و خاوەنی ڕابەری گەورە بووە کە خاوەنی پرۆژەی نەتەوەی و نیشتمانی بووە، بۆیە ئێستا ئەوان تەحەداکەن وەکو هێزێکی سەربازی جیهانی ئابووری مامەڵەیان لەگەڵداکرێت. بۆیە ئێمە لە هەموو شۆڕشەکان ئەگەر دقت بدەین، شەڕی ناوخۆ و شەڕی براکوژی، ئاش بەتاڵکردن بە شۆڕشەکان، دەست داگیرکردن لەگەڵ دوژمنان و نەیاران و خۆخۆری و بچووکردنەوە، یعنی
دنیابینی سیاسەکانی کورد تەمان هەمووی نا بەڵام بەشێکی زۆری دنیابینیەکی بەرتەسکە هەمیشە تەنها بەرچاوی خۆی بینی و بەر پێی خۆی دەبینێ بۆیە سەرنجام ئەیساکە دەبینی کورد ئێستاش و ئایندەمان لە بەردەم هەڕەشایە چونکە ئێمە ئەو هەموو هەڕەشانەی کە لە ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان ناوخۆی عێراق وەکو ناوەن هەرێمایەتی و نێودەوڵەتی هەیە کەچی ئێمە دێنگ سەرباری ئەو هەموو هەڕەشانە هاتووینە لەسەر شتی بچووک ململانەکانی خۆمان گەورە ئەکەینەوە و هەڕەشەکان بۆ سەر خۆمان زیاد دەکەین کەواتە ئێمە من بڕوام وایە 192 وڵات لە دنیا هەیە هەر 192 وڵاتەکە پشتگیری لە ئێمەکەن ئێمە ببین بە دەوڵەت ئەگەر ئێمە ماڵی خۆمان ڕێک نەخەین و یەکگرتوو نەبین و ڕوئیا و دنیابینیکی نیشتمانی نەتەوەییمان نەبێ بۆ کۆی قەزەی کوردستان من بڕوام وایە سەرنجام هەر دەبێ بکەوین ئەمە بابەتێکە بابەتی دووەم مەترسی تر دەور و پشتی ئێمە هەیە ئەو مەترسیانە دوو جۆرن بەڵێ بەشییان ئەوەیە نیشتمانی ئێمە نیشتمانێکە داگیر کراوە کاکزانەجان دەبێ ئێمە ئەومان ئەو حقەتە بزانین هەندێک جا دەبیستم وڵا ئەوە ئێمە قۆناغی ڕزگاری نیشتمانیمان تێپەڕاندووە نەخێر ئێمە قۆناغی ڕزگاری نیشتمانیمان تێ نەپەڕاندووە بەڵگەشت بۆ ئەوە ئێستاکە دەیان کیلۆمەتر لە خاکی کوردستان لە بەردەستی سوپای تورکیایە لە 150 خاکی کوردستان ئێستاکە لە بەردەستی حکوومەتی ناوەندایە و سیاسەتی بە عەرەبکردن و بچووکردنەوەی کورد بەردەوامە کەواتە ئێمە لە قۆناغێکی ئەستیاراین و بەردەوام ئەو وڵاتانەی کە تەماهیان لە کوردستان هەیە بە سیاسەتی هەمە چەشنە کار بۆ بچووکردنەوەی ئێماکەن بەشی دووەم لە مەترسیەکان و هەڕەشەکان بریتە لەوەی ئێستا کە جیهان ئەم هەسارەیە بەگشتی لە بەردەم کۆمەڵێ هەڕەشە و مەترسی جددیایە لە بەردەم شەڕی ئەقلیمیایە لە بەردەم شەڕی ناوخۆیایە لە بەردەم شەڕی جیهانیایە کە ئێستاکە سەرەتاکانی دەبینین لەگەڵ ئەمەشا کۆمەڵێ مەترسی تری سروشتی هەن یعنی مەسەلەن ئەم پرسیارە بۆ دەسڵاتداران لە هەرێمی کوردستان ئێمە یەک ساڵێ وشکە ساڵی بێ و باران نەبارێ وڵاتی ئێمە بێ ڕەوکەین بڕۆین لەبەرەوەی نەدانەوەڵەت زەمینەت بۆ هین کردووە ئیکتفای زاتی بکەین نە ئاوەکەمان وەکو پێویستە باشە مەترسی بێبارانی وشکە ساڵی لەسرە پەتاو نەخۆشی زۆر بۆر ڕووی کردووە لە وڵات کێشەی موچەتەیە ئاشتی کۆمەڵایەتی لەق بووە ترازاندنێک لەو پردانە هەن کە لە نێوان دەسڵات و حکوومەت و جەماوەرەکەتایە ئەمانە هەمووی بە ئاستی جیاجیا مەترسین هەڕەشەن بۆ یەسەری نییە دۆستێکمان ئەمانەمان پێ بڵێ زۆر لە شقامیشە هەموو خەڵک زۆر باشکە حەسەن بە لەگەڵ کاوێز کاوێز تۆ لە کەرکوچیت پیرۆزبای لێکەمە جاران هەر لە هەولێرەوە گفتوگۆمان لەگەڵ کاوێزە کرد ئێستا لە کەرکووکە ئەو مەترسیانەی بلاسخار باسی کرد بۆ بلاسخار پێمانەڵێ کاکاوێز یعنی ئەو کاک حەسەن ئەڵێ هەڕەشە هەرە گەورەکە وەڵی خۆمانین یعنی یەکەم شت مەترسیەکە خۆمانین بۆ بلاسخارت ئەوەمان پێ ئەڵێ بە دیدی بەڕێستە سپاس بۆ میێوانەکەتان بۆ بینەران زانی من پێم وایە پێشی ئەو وتنی ئەو خاتونە زۆر دەمێکە کوردی بەپەرۆش کوردی نەتەوە پەروەر هاواری ئەوەی کردووە زەنجی ئەوەی لێداوە کە دۆخی هەرێمی کوردستان لە مەترسیدایە بەڵام بەداخەوە ینی ئینسانە بێت تۆزێ واقعیش بێ ینی ئێمە هێشتا نەبووین بەنێتەوە ینی ئەوەی ئێمە ئێڵێنیان ئەو خاتونەیان سەفیری ئەمریکایان هەر دۆست و دۆسۆزێک وتبێتی ئەوە بۆ میلەتێ بۆ نەتەوەیە کە نەتەوە بێ ینی ڕاستە ئێمە بنەماکانمان تایە بەڵام بەداخەوە هێشتان لە چوارچێوەی خێڵ و ناوچەگەرێتی ئێمە گڕووگاڵەکەین یعنی تۆ تەماشای هێزە سیاسەکانی ئێمە بکە یعنی ئەو منتیقە جوگرافیایی کە ئەو تایە باڵا دەستە ئەوە بەهی خۆیە زانێ ینی پرسی نەتەوەی لای ئێمە بەڕاستی زۆر لە دواوەیە زۆر ینی ئەوەی کاک حەسەنیش ئیشارەتی پێدا تۆ تەماشا بکە کێ لە کورد کام هێزی سیاسی کوردستانی ئێش و ئازاری خەڵکی گوڵاڵە و سعدیەوە ئەو منتیقانەی لە ئەستۆ گردووە یا خەمی لێخوا بۆیە جارێ مامانە ببین بەنێتەوە ئەو ئەبێ ئێمە
بەڕاستی ئەو قۆناغا تێپەڕێنین کەی بووین بەنەتەوە من پێم وایە بەشێکی زۆری ئەو کێشە و گیر و گرفتانەی کە هەن چکە عەقلی سیاسی ئێمەشە گۆڕێ ئێستا عەقلی سیاسی ئێمە بێ ئیستیسنا هەموو هێزە سیاسیەکان عەقلی سیاسی ئێمە زۆر لۆکاڵیە زۆر ناوچەگەرێتیە یعنی لە چوارچێوەیەکی زۆر تەسێک ئەو دنیابینەی خۆی بنیات ناوە بۆیە ینی لە ڕوانگەیەکی وایە لە عەقڵێکی سیاسی وە تۆ هەمیشە مەترسی گەورە لەسرە ینی تۆ بۆ نمونە پێشی 16 ئۆکتۆبر لە 2011 کە ئیشارەتی ئەو مەترسیانە بە تایبەتی ئەو کاتی کە مالکی سەرۆکوەزیران بوو دەرکەوت کە خەتەر هەیە لەسەر ئەم ناوچانە هەموو کورد ئەوانەی کە متابع بوون هاواریان لێ هەڵسا خەڵکی تر قسەیە کرد بەڵام هیچ پەرۆش نەبوون بۆ پرسی ئەم ناوچانە کە کوردی تایە ئەو ئێستاش ینی بەداخەوە هێزە سیاسەکان پەرۆشتین بۆ ئەم ناوچانەی کە کوردی تایە کە ئەگەر ئێمە نەتەوە بووینە وەکو نەتەوە بیرمان کرد بایەتەوە بڕواکە ئێستا کە پارێزگای سڵاحەدین و نینەوە ئەوانش لە چوارچێوەی بەشێکی حکومڕانی ئێمە بوو بەڵام گرفتەکەمانەوەی ینی ئێمە زۆر لە چوارچێوەیەکی لۆکاڵی ناوچەگەری زۆر تەسک بیرەکەینەوە کە ئەمە هەمیشە ئەو مەترسیانە قۆناغ بە قۆناغ دەرەکەون لەوانەیە بۆ ماوەیەک هێزە ئیقلیمیەکانی زانی وڵاتانی گەورەی نێودەوڵەتی بتپارێزن بەڵام لە هەر ئانوسادە پشت تێ بکەن تۆ دیسانەوە گەڕێیتەوە خاڵی سفر و بە درێژایی مێژووی کورد هەروە بووە یعنی کورد هەر جارێک گەیشتووەتە ئەوەی کە خۆ بەڕێوەبەری دەستکەوێ لە نێو خۆی ینی بۆ لە نێو خۆی پرسەکە پرسێکی بەڕاستی پەیوەندی بەوە ینی وەکو ئیشارەتم پێدا زۆر لۆکاڵی بیرەکەینەوە ئێمە ینی ئەو کاتە لە جاتی خێڵ ئێستا حزبەکانیشمان ڕۆڵی خێڵە بینین هەر ببینار وەکو چۆن ئێستا دێوەخانەی ئەم عاشرەتە و گەرمەکەن ئەمە گرفتی جەوهریە خۆ هیوادارین ینی ئەم هێزە سیاسیانە بە خۆیان ناوچنەوە و ئەم قۆناغە تێپەڕێنن نەک ئەو ململانەی کە ئێستا هەیە زۆر زیاتر تون کراوەتەوە زۆر زیاتر سنووری ئەو هەرێمە ئیدارەی سەوز و زەرد تۆخکراوەتەوە کە هەموو ئەمانە مەترسین بەداخەوە خەڵک لە ئەمریکا هەستی پێەکە ئێمە لە هەرێمی کوردستان درکی پێ ناکەین بەڵێ کاوێز ئەوەی ئێمە ئێستا لە کورد وەکو بەگشتی یان لە باشووری کوردستان سیاسەتی لەسەرەکە چ مۆدێلێکە بۆچی ینی بەڕاستی ئەمە ینی نوکتەیەکی تراژیدیە کە تۆ خەڵکێک کە نوێنەری نەتەوەی گرتوەکان هەرکێکی پێش سپێردراوە چەند مانگێک چەند ساڵێک ئەو درشی بەوە کردو کە زۆر مەترسی لەسەرە بەڵام ئێمە هەر دەست یەک بادەین پێمان وایە ئەگەر من لە تۆ ببەمەوە کورد سەرەکەوێت تۆ پێت وایە کە لە من ینی ئەم مۆدێلی سیاست کردن و لەکوێی دنیا باوی ماوە ئەمە تەنها لە کوردستان باوی ماوە بەداخەوە ینی زانی ئەوە منە جەرمە بۆ ئەوەی کە ئیشارەتم پێدا ئێمە بەشێکە لەو عەقڵە دواکەوتووەی کە هی 100 ساڵ 200 ساڵ پێش ئێستاە بەکەڵکی ئێستا نایە بۆ بەڕێوەبردن ینی کورد دەبێ پرسەکان لێک جیاکاتەوە بەڕاستی یاری تۆ کە ناوچەیەکی جوگرافیت هەیە ئەم ناوچە جوگرافیا بێ عەقڵی دەوڵەتدارەتی بەڕێوەی ببە ینی ناکرێت تۆ بە پرسی حەزبی زۆر تەسک جا هەندێک جاری زۆر شخصی لە هەموو ئەو پرسانە بڕوانی کورد لە عێراق لەم بەشە لە بەشەکانی تریش بە تایبەتی لەم بەشە قەزیەکی هەیە ئەبێت تەرکیز لەسەر قەزیەکەی بکە بێ ململانێ لەسەر قەزیەکەی بکە لەگەڵ خەڵکی دەرەوەی خۆی نەک لە نێو خۆی لە نێو خۆ ئەو ململانەیە تااقەت پرۆکێنە هێزانی هێز و وزەی کوردی زۆر بە فێڕۆ داوە ئەو تۆ ببینە ئەزانی ململانەی ئێمە ئێستا من هەر نمونەی کەرکووک هێنمەوە ململانەی ئێمە لەسەر کەرکووک ئاومانەکە ململانەیە شینەتەوە یەکاک کاوێس لەسەر کەرکووک و ناوچە جێناوەکە ململانەی شینەتەوە یاخود زۆر بەرتەسکە زۆر ئەزانی زۆر حزبیانەیە لە نێو حزبیانیش زۆر شخصیە بەڕاستی ینی خزمەت بە ئەجندەی پرسی قەومی ناکە ئەوەی کە زیانی زۆر گەورەی بە پرسی قەومی داوە لە هەرێمی کوردستان هێزە سەرەکیەکانن بەداخەوە ینی ئەو ڕوانگەیە زۆر کوشندەیە ینی بۆیە منە قسانەکەم بە ئیوام ینی بەندێک جار بتەزێن بەوەی کە دۆخەکە لەبار نییە ینی کاتی خۆی هاواری زۆرمان کرد کاکی جان دۆخی کەرکووک بەرەو تەقینەوە چێ بەرەو خراپیە چ ئیدارەیەکی خراپ ئەم شارە بەڕێوە بە لایەقی خەڵکی ئەم شار و ناوچانە نییە بەڵام کەس گوێی نەگرت لە نەتیجە ئەوە بینیمان خەڵکی کەرکووک و ئەو ناوچانە بە شێوەی گشتی زیانی ئێزگار گەورەیان کرد بۆیە ئێستایش ئەو مەترسیە لەبەر دەرگای هەرێمی کوردستانە ینی ئەوەی ئەو خاتوونایڵێ
ساڵی پێش ئێساوتی بە تەمامە بنەم هەرێمە هەتایەوە بمێنێتەوە بەڕاستی یانی زانی تۆ پێت وایە ئەولەوێتی ئەو مەترسیانە ڕقەمیەکی ئەو مەترسیانە خۆمانی وەکۆ کا حەسەن فەرمووی بە دڵنیاییەوە زانی ئەمە وەهمە هێزە سیاسیەکان بۆ کەرەسەی ئەو ململانیە ناوخۆیە بەکارێنن کە دەستی دەرەکی و هێزی دەرەکی و دەوڵەتی دەرەکی بە ئەینەکەنەوە کۆزانی ئەوەی کورد بەخۆی ینی بەشێکە لەو ماڵ و وێرانەیە هیچ هێزێکی دەر نییە ینی دەوڵەتانی تر لە کۆدن جارێ ئەزانێک ئێمە ئەگەر دەتەوە بووینایە حزبەکانمان لە ئاسی مەسئولیت بوونایە عێراق هەڵوەشایەوە سووریا لە دۆخێکی ئێجگار خراپ بوو ئەوە دەوری وەزعی ئێرانیش کورد ئەوایە لەو فرسەتە کە سێ دەوڵەتی هەرە گەورە کە بە ئێستایشەوە کە گرفتی گەورەیانتیا هەیە لێرە سەرپێ کەوت باە لێرە ئەزانی مشوری لە حاڵی خۆی خواردبایە جوگرافیای خۆی فراوان کردایە بە عەقڵێکی دەوڵەتداری تێگەیشتنیە وایە بۆ هەموو ڕووداوەکان نەک هەموو ئەوانەی کە بچووکەکرێتەوە کاردانەوە بەرامبەر هەر ڕووداوێک بێ دەستی دەرەکی و دەستی فڵان و دەستی ئەمەیە ئەمە بەڕاستی تەنها پاساوە بۆ هەموو ئەو شکستانی لە ڕابردوو کە من پێم وایە ئەگەر بەم جۆرە سیاست بکەن هێزە سیاسەکان لە کوردستان بەخۆیانە نچنەوە دۆخێکی ئێجگار خراپ ڕۆبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە و ئەمە بەوە نابێت کە ئازاری زۆر جار ئەو خەڵکە ماستاوچەی دەوروبەری ئەم کاک و ئەو کاک دێن دۆخێکە خوڵقێنن و لە میدیاکان هەڕەشە و قسەی عەجیب عەجیبەکەن لە ڕووی واقعیەوە دۆخی هەرێمی کوردستان بەرگەی فشاری تر ناگرێت و دۆخێکی ئێجگار خراپە ینی بەتایبەتی خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان یعنی هاوارەکەی تۆ ئەوەیە کە بە قسەی ماساوچەکان نەکرێت بەڵکو بە قسەی واقعبین و ڕەخنەگرەکان ئەوانەی کە ڕەخنەی بنیادیەگرن لەسەر ئەم بەڕێوە چوونە بەڵێ بەشێکی زۆری ئەو بە هەڵە تێگەیشتنە یان بە هەڵەبردنەی قیادەی سیاسی کوردستان پەیوەندی بەو خەڵکە ماستاوچیەوە هەیە کە بەداخەوە ئەزانی ئەوەی کە واقعای گۆڕن بە ئاراستەیە کە ئیتر شتی عەجیب عەجیبی بۆ دۆزنەوە ئەمە وانی ئەمە وایە ئێمە بەرگاگرین ئێمە هەر هێزێک بێتە سەرمان واکەین خۆ هەموو ئەو لێدوانانە ماون لە ڕابردووش و لە ئێستاش بۆیە ئێستا ئەم دۆخی هەرێمی کوردستان دوای ئەو هۆشداریانەی نەتەوە یەگرتوەکان دوای ئەوەی کە هەر چاودێرێک من بڕواکەم نەک چاودێر هەر کەسێکی نیشتیمان پەروەر هەر بەقاڵێک هەر مۆزەفێک هەر مامۆستایەک هەر چین و توێژێک درێک بۆ مەترسیانەکە بەڵام غەریب ئەوەیە کە سەرکردەی سیاسی لە وڵاتە بە ئەندازەی ئەو مەترسیانە درکی پێنەکە و پێی وا بێ ئەمە فشارێکە بۆ هەندێشتی تر نەخێر ئەم فشارە زۆر جدیە و پەیوەندیشی بە نێوماڵی کوردەوە هەیە یاری ئەگەر نێوماڵی کورد بەم جۆرە بێ ئەو هەلومەرجە دێتە پێشەوە کە خەڵکی تر زۆر بە ئاسانی ئەجنداکانی لە هەولێر و سلەیمانی بەڕێوە بە وەکو چۆن لە کەرکک ئێستا بەڕێوەیە بن بۆیە ئەوە زەنگی زۆر مەترسیدارە لەسەر دۆخی هەرێمی کوردستان بەڵێ کاک کاوێس گفتوگۆی زیاترەکەن کا حەسەن تۆ پیاوێکی ڕاستە حزبیت بەڵام پیاوێکی متابعی خوێندەواری وردیت پێت وایە ئەم درزووکەلێن و لەبەر یەکەڵەوە شاوەی خۆمان لانی کەم بەغداد چۆن ئیسفادەی خۆی لێ ئەکاوە زیان بە ئێماگەێنێ مەسەرەن ئەگەر ئەمە بێچێک لە دوای پەرتەوازەی خۆمان لە مەترسەکان دابنین ئێمە تەجروبەی مێژوویمان هەیە ینی کاتێک دەڕۆین مێژووی خۆمان دەخوێنەوە دەیان بەڵگە دەیان کەرەستەمان پێدەدا کە ئاوێنەیەکە ئەم ڕۆژی تێدا دەبینین بەداخەوەیانی دووبارە بێت دووبارە هەمیشە دووبارە من نمونەیەکت بۆێنم لە هەر بیستگەیەکە زۆر چارم تاچی لەم قسەیەکەمەوە لە هەر بیستگەیەکرا کوردی یەک دەنگ و یەک ڕنگ بێت هەنگاو چۆتە پێشەوە و دوژمنەکان کەمتر زەبەریان پێهێناوە لە هەر بیستگەیەکدا کورد پەرتەوازە و ناکۆک بوو بێت دوژمن و نارەکانمان باشتر توانویانە لە درز و دەلاقەکانەوە بێنە ژوورە و زیان بە قەزێکەمان بگەین کەواتە من ئەوەی کە لێ تێناگەم حکمت لەوە چییە لەم نیشتمانەی ئێمە کە من بێئومێد نیم یعنی دەڵێم بەڵکو لە پڕ سەرکردەی هێزەیەکی سیاسی سەرکردەیەکی گەنجی نوێ بێت و کوردانەبی لە قەزەی کورد بکاتەوە چونکە بەڕاستی خەبات و تێکۆشانی ئەم ملەتە ئەم هەموو شەید و قوربانی و کاولکاری کە ڕووی لە کوردستان کرد ئەو هەموو ئەنفال و چیمیاباران و دەردەسەری بەسەر ئەم ملەتە هاتووە یەخۆ بۆ حیزب و کەس نەبووە
ئەمە بۆ قەزەی ملەتی بووە بۆ گەیشتن بۆ بە ئامانجی باڵای ئەم میلەتە کە دەیان ساڵە خەبات و تێکۆشانی بووە چونکە ئەگەر ئەم ماندوو بوون و ئەم ڕەنجە بۆ حیزبێ بۆ کەسبێ کەس ئامادە نییە بیکا بەڕاستی کەواتە ئێستش ئەوەی نەچووە بچێ ینی دەرفەت لە بەردەممان ماوە کە سەرکردە سیاسەکان هێز ئەگەر ئەو دەرفەتانە نەقۆزرێنەوە بەسەلەن بۆ نمونێسا لە ئەگەری ئاڵۆزیەکانی عراقدا عراق ئەڵێن لەسەر هەموو شتێک ناتەبان بەڵام لەسەر ئازاردانی کورد تەبان یەشەکە بێ لە مەترسیەکان مەسەڵەن باسی مەترسی بیرە نەوتەکانە کرێ هاوکێشەیەکی سابتەیە هێزە سیاسی عێراقیەکان لە ڕاستەوە بۆ چەپ لە ئیسلامیەوە بۆ ئەلمانی لێگەڕێ لە هەندێک دروشم و شتی کەناڵەکان بەڵام وەکو قەناعات وەکو ڕوئیا وەکو باوەڕ هەمویان یەک هەڵوێستیان هەیە بەرامبەر قەزەی کوردی بۆیە کورد دڵی بۆ خۆش نەبێ وڵایی دۆستێکمانەیە چکە ئەو تەجروبەی ئەو 90 ساڵە سلماندی کە دۆستەکانمان چەند ناڕاست بوون لەگەڵ قەزەی ئێمە کەواتە لە بەرامبەر کووردا یەک دەنگن لە ئاسی هەرێمایەتیشە چەند ناکۆک بن ئەو نەتەوانیان ئەو وڵاتانی کە کوردستانیان لە بەردەست پارچە کراوە لە بەرامبەر کووردا یەک دەنگن ئەمە هەڕەشەیەکی جددیە یعنی ئەزانین چی تا دنیایە دۆستەکانیشمان و دوژمنەکانیشمان چاوەڕوانی ئێمە ناکەن ئێمە بە ئەزمون لە پاشەکشەی بەردەوامای ئێستا ئەوە نییە لە شوێنێکی وەستان بەڵکو لە پاشەکشە وەستان نییە ئێستا ئێمە لە حاڵەتی دیفاعیان نیمان ئێمە لە حاڵەتی پاشەکشای بەڵگەکان زۆرن یەک ئێمە لە مەندەلی و خانەقین و خورمات و جەلەولا و داقوق و کەرکووک و دبس و مەخمور و شنگالەوە بەداخەوە داگیر کراوە ینی بە شێوەیە لە شێوەکان پرۆسی داگیرکاریە ئەگەر داگیرکاری نییە ئەگەر دستورە ئەگەر ناوچەی جێناکۆکە ئەگەر من مافم هەیە دەبێت پرسوڕا بە ئێمەی کوردیش بکرێ بە هەرێمی کوردستانیش بکرێ دەبێت تەوازن ڕابگیرێ دەبێت ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە بە پێی دستور کە ئاسایی ناکرێتەوە تەنها یەک نەتەوە تێیدا باڵا دەستا یەکسانە بەوەی کە جۆرێکە قۆڕکاری و داگیرکاری ئەمە لە سا پەنجای دەوڵەتی تورک چە ناتێتە ژوورە و تەراتێنەکان وا خەریکە وردە ورداگانە شار و ناوچە جیاجیەکان بۆ تیرۆرکردنی ئەندامانی ئۆپۆسیۆن ئەمە تۆ وردە وردە خەریکە دەست لە بیناقاقات گیر دەکا لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی بژێوی خەڵکەوە لە پاشەکشای پەیوەندی هێزە سیاسەکان لە تێکچوونێکایە تۆ بینیوتە دوومانیشە سێمانیشەم هێزانە کۆ بنەوە کە لە قۆناغێکی زۆر هەستیاری چارە نووسازداین ئێ باشە خۆ کاکزانە بەرپرسیارەتی گەل و وڵات و نیشتمان خۆ لە ئەستۆی و شقامە نییە خۆ لە ئەستۆی هاوڵاتیەک نییە لە ئەستۆی هێزە سیاسەکانە و لە ئەستۆی سەرکردە سیاسەکانە و لە ئەستۆی دام و دەستگاکانی ئەم هەرێمە چکۆڵەیە کە هەمانە کەواتە ئێمە لە دووڕیانێکین یاین لە دووڕیانێکین یان دەبێ پیا بچینەوە پیا بچینەوە بە لانی کەم ئەو نەزیفە بوەستێنرێ لانی کەم ینی ئەو نەزیفە وەڕەتی ئەو سیاستانە بکەین کە لە چوارلامانەوە پەلامارمانەدا بۆ ئەوی دەست لە بیناقاقامان ئەمجا کێشەیەکی ترمان هەیە بەڕاستی یعنی هێزە سیاسەکان دەوڵەتەکان کە دەکەونە ململانیەوە لەگەڵ دەرەوەی خۆیانە هێزی سەرەکییان ڕاستە پارە و چەکە بەڵام هێز هەرە سەرچێکە چیە جەماوەەکەیەتی ئەو میلەتەیەتی چەند لەگەڵایەتی و چەند متمانەی پێ و چەند پشتی پێ ئێستا ئێمە کێشەیەکمانەی ئاشتی کۆمەڵایەتی ڕووی لە تێکچوونە ئاشتی سیاسی ڕووی لە تێکچوونە و ئەو پردانی کە زەرونن لە نێوان دەسڵات و حیزبی سیاسی و جەماوەرە بەشێکی ڕۆخاوە و بەشێکی درزی تێکەوتووە ئەمە چێ ئەمە ینی من دەستخۆشی لەو هێزە سیاسیەکەم بەو حیزبیشەوە کە خۆم ئەنتمان بۆی هەیە کە پەلەکە لەوە مێژوو بۆ خۆی تۆمارکە ئەو میلەتە لەوە تێپەڕیوە تازە بە قسەی زەرق و وەرەقی سەرکردەیەکیان حیزبێکیان شتێک ئەوە بکات قسەی حەقیقی بۆ نەکەی قسەی جەوهری بۆ نەکەی لە جەبهەکەیان نەبی لە سەنگەرەکەیان نەبی ناتیەوێ بۆیە ئێستا کە ئەو میلەت هێشتا پاسی داوە بە هێزە سیاسیەکان و ئێمە دەبێت لێمان تێ ینی ئێستا چی ئێمە لەوە تێ ناگەین لە ناو خۆمانە وەزعمان خراپ لەوە تێ ناگەین کە بەغا بەڕاستی لە سەنگەرزی زۆر خراپە نیازیان زۆر خراپە وڵاتانی دەروجیران لە دەرفەتە گەڕێن باشە هاتووینە ملەتەکەی خۆمان کاکە لە سا 20 خەڵکی کوردستان دەنیداوە ئەخل لە چی وڵاتێکە ئەمە هەیە
یاعین لەسا هەشتای خەڵکی کوردستان دەنگی نەداوە یاعین نێزگەی سەروی سی خەڵک لە سەروی 75 بۆ هەشتای خەڵکی کوردستان دەنگی نەداوە باشە خۆ دەبێ حیزبی سیاسی دا بنیشێت هۆکارەکان چین ینی مانایەوە نییە تۆ ژمارەیەکی کورسی تێنا بە هەر شێوەیەک ئیتر ئەوە تۆ ئەوەی هێزی سەرەکی بیت و هێزی بڕیاردەر بیت و هێزی ئەوە بی ئەمە لە من لێت ناشارم لە ماوەی ڕابردووە دوای ئەو ئاڵۆزیانی کە لە بین چێتی و پارتیا بوو سەبارەت بە دووی ئیدارەی من پێچوانی هەندێک ڕەفیق و هەواڵی خۆمانەوە ڕەم جیاواز بوو وتم بڕوا ناکەم ینی یەشێتی دەست بۆ ئەو بڕیارە باو دوو ئیداری لەبەرەوەی مە جۆرێکە لە ئەنتحار ڕاستە بەرامبەر دەستی لە بیناق قایناوە ئەزێتیەدا ڕێکەوتن نییە گفت و گۆ نییە لە یەک نەحاڵی بوون هەیە نێزک بوونەوە ئێستا دەرچەیەکەیە ئەوە چارەسەرە بەڵام خۆشبەختانە بیربۆچوونەکە ئێمە دەچوو کە یەشێتی دەبێت زۆر لەوە گەورەتر بکاتەوە کە ئازاری حیزبی یەکێتی دەدرێ پەناب باتە بەر هەنگاوێک بڕیارێ زیانی بە خەڵکی کوردستان و بە ئەزمونونەکەمانە بێ ئەبێت دەبێت ئەمە بۆ پارتیش بە هەمان شێوایە و بۆ هێزە سیاسەکانی تریش بە هەمان شێوایە و دەبێت بیر بکەنەوە ینی من وەڵی پێویستمان بە سەفیری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە نەسەحەتە نەسیحەتمان بکە بەو خۆیان لەو شەقامە ژن و مناڵ و گەورە و بچووک هەمووی دەزانێت کە ئێمە ئێستاکە لە چی بازاڕێکی شێواوداین بۆیە بەو ئومێدەی ئەوەی نەچووە بچێت دەرفەتەیە چکە ناوچەکە لە هەیەجانایە لە هەڵچوونایە دەرفەتی ئەوەیە ئێمە خۆمان ڕێخینەوە و خۆمان ئامادەکەین بۆ هەر ئەگەر و پێشاتێکی سروشتی بێت سیاسی بێ سەربازی بێت و هەر ڕەشەیە کە بۆ سەر کوردستان زۆر باشکە حەسەن کاک کاوێس کاک حەسەن مەسەلەن پێی وا لە دوو لاوە جەبهە لە کورد گیراوە و ڕەنگە مەسەلەن وڵاتی ئیقلیمیەکان مەسەلەن کۆمەڵێک نار کە لە ڕووی جوگرافی لە ڕووی مێژوو تەنانەت لە ڕووی نەتەوەیشەوە لەگەڵ کورد کۆک نەبن لە دەرفەتێک بگەڕێن بۆ چوونی بەڕێستان ینی مەترسیەکان دەگەنە سەرمان بەڕاستی ڕوو دەدەن یان تەنها قسەیەکە پێم وایە من بۆ خۆم درک بە مەترسیەکەم بە هیوام هەڵە بم ئەین لە چ ڕوانگەیەکەوە بە دیاریکراوی بۆی مەسەلەن بینەرەکانم بزان زانی ئەو دۆخەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان دۆخێکە لە قازانجی هەرێمەکە و خەڵکەکەی نییە بەڕاستی ئێمە لە بەڕێوەبردن خەلەلی ئێزگار جددی و گەورەمان هەیە ینی ئینسان واقعی ئەوەی کە درکی پێ ئەوەی کە درکی پێکرێ ئەوەیە کە خەڵک نیگەرانە نیگەرانیەکی ئێجگار فراوان لە شەقامی کوردستانی هەیە و ئەم نیگەرانیە ئەزانی لەوانەیە سیاسیەکانی نارانمان هەرین ئەو وڵاتانەی دەوروبەر و عێراقیش باشتر ئیستثماری بکەن و کاری گەورەی لەسەر بکەن و ئەمە ئاراستە بکەن بە دۆخێک بکی مەترسیدار بیبن دوو ئەو پەیوەندی ئێمە لە مەسلەی پرسی نەوت و غاز و ئەمانە کە خۆزگە ئەو ناکۆچی کە هەیە لەسەر پرسی نەوت و غاز لەسەر کەرکووک و مەخمر وایە بەداخەوە کە ئێستاکە ئەو پرسە جدیانە کە ڕووبارێ خوێنمان بۆ داوە ئێستا جێی باس نین جێی گرنگجی پێدان نین بۆیە ئەمانە ئەنی تۆ لە کەرکووک و ناوچانە گەڕێت لە هەرێمی کوردستان مەترسێکە زۆر جدیە یعنی ئەو هەڕەشانەی کە حکوومەتی عێراق لەسەر مەسلەی نەوتەیکا پێت وایە ئەما تەنها شۆیەک بێ بەڕێزکا کاوێز یاخود بنە مەترسی جدی ئەزانی ئەخرجا ئەوەیە ینی بۆ ئەوانەی کە وڵات بەڕێوە بن ئەبێ هەموو ئەگەرەکانی ئەو مەترسیانە لە بەرچاو بگرن ینی یەکێک لەوانە کە ئەمە با بڵێن شوێ بەڵام لەوانەیە لە دە گۆشەی ترەوە خوێندنەوەی بۆ بکێ ئەمە ئەگەری مەترسیدارە کورد ئەبێ ئامادە بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێک بەڵام تا ئێستا ئەوەی من بزانم هیچ بەرنامەیەک نییە هیچ پلانێک نییە تەنها هەرەوەیە کە وەکو چۆن ینی کاتی خۆی تا 16 ئۆکتۆبەر پێیان وابوو شەڕ ڕوو نادا پێیان وابوو دۆخی کەرکووک وانە بە ئەسکەر ناگۆڕدرە بەڵام گۆڕدرایش و دوایی تەنها گلەیی و بۆڵە بۆڵمایەوە کورد نەتەوەیە کە بەداخەوە هەر ئەکروزێتەوە
و خەڵکی تر تاوانبارەکە لە پای ئەو هەڵانەی کە کردوێتی ئێستا ئەوەی ئێمەری دەبێ بین حکوومەتەکەمان چاکەین ئیدارەیەکی زۆر باشمانە بێ بۆ بەڕێوەبردن ینی باشە معقول چیە منطق چیە ئێستا لەم دۆخە حساسە دوو ێزی کاریگەری پێکێنەری حکوومەت لە هەرێمی کوردستان ناکۆک بێت یعنی بە چ منطقێک ئەمە بە چ پێوەریەک یاری چۆن ئەمە خوێندنەوەی بۆکرێ ئەجنەبیەک بێتە ئەم وڵاتە چۆن ئەمە لێکدانەوەی بۆ بکە کە تۆ مەترسیەکان لەسەر هەرێمەکەت ئەمەندە گەورە بن ئەمەندە زۆر بن ینی لە یەک لاوە نیە و تورکیا لەولا ئێران لەولا عێراق لەملا و ئەجندەی دەوڵەتانی تریش لە گۆڕەپانە سیاسەکە هەیە یعنی بە چ منطقێک تۆ دی ئەم ناکۆچیە زۆرتر فراوانترەکەی بۆیە بەداخەوە ئێمانە بەشێکی زۆری خەلەلی بەڕێوەبردننی ئێمەیە و حزبەکانیش ینی هەما هەنگ و هاوکار نین یعنی تۆ بۆ نمونە ئێستا ڕوانگەیەکەیە کە کەم بیستراوە بەداخەوە زۆر زەق نەکرایەوە زۆر گرنگی پێنەدرا ڕوانگەی سەرۆکی هەرێمە سەرۆکلی چیرمان بەرزانی لە چەندین بۆنێ قسە لە سەرەوەکە کە ئێمە پێکۆبین بەڵام نە پارتی جولیەگرێ نەچێتی و نێزە سیاسەکانی تر گەرچی خۆشی لە پێگەیەکی گرنگی ئەم وڵاتەیە بەڵام پێم وایە ئەزانی ئەبێ هەموو ئەوانەی کاکاوێز ئەوە وەکو ڕۆژنامە و سێگلای من سەرنج و تێبینیە مەسەلەن بۆچی ئەو هەوڵانەی گۆکو مەسەلەن بەڕێز باسکردەوەی بەڕێز سەرۆکی هەرێم هەوڵە مەسەل ئەوانەی کە باس یەکگەڵوێستی یەک ریزی وحدەی سەفەکەن ینی تەنانەت کەمترین ریاکشن هەیە بۆی کەمترین کاردانەوە هەیە بۆ ینی بۆ گەیشتونێتە ئەم دۆخە ئۆکۆی کا حەسەن وتی بۆم بازار ڕەشێواوە بەڵێ جامەیە ئەمە ئەخر ئەمەیە موسیبەتی گەورە ئەمەیە بەڕاستی یعنی تۆ درک بە هەموو ئەو مەترسیانە ئەکرێ ینی خەڵک لە خوارەوە تاسەرەوە درکەکەن بەڵام بەداخەوە یعنی وەکو بڵێ بەتەما بن ئەم قوارەیە تێک بدەن وەر کەسە و بارەگا و منی خۆی بێچێتەوە بچێت لەو وڵاتی کە بەتەمایە لێ بژێن وەکو بەڕێوەبردن بەم جۆرە نابێت و ئەو زەنگانەی کە لێ درێت لەسەر مەترسیداربوونی دۆخی هەرێمی کوردستان جددیە یعنی فشارەکان زۆر جددیە من زۆرم پێسەیرە خەڵک سیاسی بێت لەم وڵاتە درک بە نیگەرانی خەڵک نەکە ینی ئەمە بە جددی کارەساتە کارەساتێکی ئێجگار گەورەیە کاکە خەڵک هەیە ئازانی دۆخی بژێوی ژیانی ئەمەندە خراپە ئەمەندە خراپە یعنی خواخوایەتی حکوومەتی عێراق بێ نەوتەکەی نەوتی هەرێمی کوردستان داگیر بکە خۆ ئەمە لە دڵی خۆشی نایەڵێتەوە لە فەیسبوکەکەی خۆی ئەلانیەکە لە کۆمێتی ئەوەی نووسێ بۆیە ئەمانە مەترسی جددین و ئەوەی کە ئەبێ ئێستاکە ینی حکوومەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان ئەو سەرۆکایەتی هەرێم بیگرنە بەر ناچارکردنی هێزە کاریگەرەکانن لە چوارچێوەی ئەجندەیەک بەڕاستی با ململانەی ئێمە و یەکێتی دوافریقا کە بۆ 2 ساڵی تر بووی کە دۆخەکە ئارام بووەوە و کاتەبا سواری سەری یەک بیت بەڵام ئێستا کاتی نییە یعنی ئێستا کاتی ئەو دۆخە نییە کە ئێمە خوڵقاندومانە کە مەترسیەکان ئێجگار گەورن لەسەر هەرێمی کوردستان و من بۆیە ئەوە چەندی جارە تاکیدی لەکەمەوە من بە بڕوای من مەترسی لەسەر هەرێمی کوردستان ئێجگار کاریگەر و گەورن باشە بەڕوونی ئەگەر بیڵێم مەترسیەگەر لەسەر هەرێمی مەترسی لەسەر هەرێمی کوردستان بێ پێت وایە مەسەل مەترسەکە تەنها لەسەر پارتی بێ یان مەترسەکە تەنها لەسەر یەکێتی بێ لەسەر کۆی خەڵک و هەموو هێزولایەنە سیاسی بۆ چونە جیاوازەکان نابێت لەسەر کۆی خەڵکە لەسەر قوارەکەیە لەسەر قوارەکەیە لەسەر کۆی خەڵکی هەرێمی کوردستانە ئەزانێت قوارەیەکی سیاسی تێ کە ئەوایە وەکو بلبلەی چاو بیپارێزیت بەڵام ئەوە بەتەنها ئەرکی خەڵک نییە خەڵک تەسعی زۆر داوە بۆ پاراستنیە قوارانەوە ئەرکی قیادەی سیاسی ئێستای هەرێمی کوردستانەکە ئەو قوارەیە بپارێزێ و درک بەو مەترسیانە بکە چونکە ئەو ڕەوشە بەڕاستی ئاوا ئیدارە نادرێ بۆ جۆرە ئیدارە نادرێ ئەگەر بەم جۆرە بێ بەم شێوەیە بێ من ترسی ئەوەمەیە هەرێمی کوردستان بەرەو هەڵوەشانەوە ببن و بە شێوەیەکی تر لەژێر فۆرمێکی تر اینجا بێن ناوێکی کارتۆنی بۆ ئەو چوار شاری هەرێمی کوردستان بدۆزنەوە و خەڵکی بۆ تەعینکەن وەکو چۆن ئێستاکە ئێستا لە کەرکووک و ئەو ناوچانە حکوومەتی عێراق ئەوەی بۆ چووە سەر و بێدەنجی ئێمەش ماوەی ڕەزامەندی ئەو حکوومەتە بوو لەم ناوچانە و ئەوەی ئەوە تەجروبەیەکە بۆ ئەوەی دیسانەوە لە هەرێمی کوردستان
تەجروبەیەکی تر ئەدا بکاتەوە یعنی ئەمانە هەموو مەترسین و پێشماوان نەبێ خەڵکی تر لە گوێی گاکەوتون ئەوانی عێراقیەکان ئەوانەی کە ئەم وڵاتە بڕێەوە بن زانن معلوماتیان لەبەردەستە بەخوا لەوانەیە ڕوانگەی یەک بەیەکی سیاسەکانی کوردستان بزانن و لەوانەیە بشێکی زۆری ئەو ماستاوچانەی کە ئێستاگە قسەی حەلق و بەلەقەکان ژێراوژێر ڕەتیان هەبێ بەو دەستگا هەواڵگیریانەی عێراقەوە. بەڵێ کاکاوێ زەر بەڕاستی ینی ئەم کەلیمەیە تێکەڵی فەرهەنگی کوردی بووە بە خراپێ و چاک بێ پێت وایە ینی ئێستا زەمەنی ماستاوچیەکانە بەڕاستی ینی بۆ ئەو پرسانە بۆیە دۆخەکان والەیەکەنەی بەنە ئاقاری زۆر بەرتەسک و بەرژەوەند خوازی زۆرشە تایبەتی بە ئەندازەیەکی زۆر بێتام بەداخەوە ینی بە ئەندازەیەکی زۆر بێتام مەسلەی ماساوچێتی یاریزانی تۆ تەماشای ئەم فەیسبوکە زۆر دەرگایەکی خێر بوو بەڕاستی ئەم فەیسبوکە معدنی زۆر کەسی دەرخست خەڵکی وا ئێستا ئەبینی کە ماستاوەکە بە جددی عجیبە ینی زۆر زۆر عجیبە بە تایبەتی ئەوانشن کە پەرێزیان پاکنەوە لە ڕابردووە ئەوانەی کە ینی ئینتیمای سیاسی خۆیان نەگۆڕنیان لە پێشتر لە سەردەمی حکوومەتەکانی عێراق پرێزی باو باپیریان پاکنەوە ئێستا بە جۆرێک زانی ئەو ماستاوە خەستا هەگرنەوە کە ئینسان شەرمەکە بێز دەکاتەوە هەندێک جار و بەداخەوە ینی قیادەی سیاسی هەرێمی کوردستان جۆ زۆر لەوانە ئەگرێ یانەگەر نووسەرێک ڕۆژنامەنووسێک ڕەخنە بگرن لە دەلاوە غەزەبی لێگرن بەڵام ئەگەر ماستاوچیەکە بێەوە لە دەلاوە شاباشیەکەن و بە شان و باڵی هەڵەدەن و ژیانی وەتامینەکەن. بەڵێ کاکاوێز کا حەسەن ینی ئەو قسەیە سەر هەنجی ڕاکێشان بەڕاستی کاوێز دەڵێ خوا خێری فەیسبوک بنووسێت زۆر معدەنی خەڵکی زۆر ینی معدەنی زۆر کەسی بۆ دەرخستین ئەڵێ پیاوی وا هەیە مەسەلەن سە وا باوە ماستاوەکانی کاتی خۆی بەرامبەر معسکەرێکە وەستان ئەو تەمەنەیە بۆ چوونی تۆ لەسەرەوەی کە ئەمە بەڕاستی فلتەرێکی زۆر خراپن کە تەنها ئەو شتانە ئەگەن کە خۆیان ئەیانەوێت 2000 دۆخەکە گەێنە ئاستی ململانێکی زۆر بەرژەوەند خواست. وەڵاهی بابەتی ماستاوچێتی تەبان بابەتێکە بەداخەوە کللتورێکە ئێستا بۆتە کللتورێکی زۆر خراپە ینی لە ژیانی سیاسی و حزبی ئێمە ئەمە گوازراوەتەوە بۆ دام و دەستگا و فەرمانکانی حکوومەتیش حکومڕانی بۆیە لە کەشوەوایەکە لە ژینگەیەکە حکوومەتێ تێ نەگات لەو هەڕەشە و مەترسیانە تێ نەگا هەڵەکانی خۆی دەستنیشان نەکا و بەردەوام بێ لەسەری و لە پاشکشا بێ بێگومان خۆی هەر ئەوە خۆی زەمینە بۆ ماستاوچی دروستەکە ڕەخسێنێ و ئەو کاتە ئەو جۆرە کەسایەتیانە دەوریانە بێ کاک زانە عادەتەن ئەو کەسانە کەسانی بێمۆڕاڵن ینی خۆیان ناتوانن بڕیاردن چۆن ئەتوانن ڕاوێژێک دروستکەن ینی کە ملەتێکی استفادەی لێ بکە ئەس ناکەمە کارەساتە ئەوەی کاکاوێزیش مەسەلەن باسیەکە طبعاً یەک لەو عیبە گەورانەی کە لە ناو حزابی سیاسی کوردیا هەیە ڕەنگە زۆر کەسی وەکو ئێمەمانان لە نمونەی من و کاکاوێز ئەوانە کە قسەی حەقەکەین کە غەمی نیشتمانمانە کە غەمی حیزبەکانیشمانە ینی غەمی حیزبەکانیشمانە لە هەر شوێنێک ڕەخنەمانە بێ بۆ ڕەخنەمانە بوو نابێت حیزبێ ئێمەوا بێت دەبێت دروستتر بڕوە ڕاستتر بڕوە کەچی باجیەدەی یعنی قسەکردن ئێستا لە وڵاتی ئێمە لەم فۆرمەی حکومڕانی و دەسڵاتداری و حیزبایەتی کە هەیە قسەکردن باجی زۆر زۆر قورس بووە کەواتە لە بەرامبەر زمینێ بۆ چێ خۆش بووە و چێ دەستکەوتی ئەو جۆرە کەسانی کە بەردەوام لە پەناوپەسەوی مەسئولینان و لە ڕێگای میدیاکان و لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکانەوە هەندێک شیکاریەکەن یان هەندێک تێزی بێناوەڕۆک دەخەنە ڕوو سەرئەنجام هەم عقلیەتی بەشێک لە مەسئولەکان وایە ئەو جۆرە گوتار و خیتابانیان پێخۆشە و هۆکارێکی تریشی ئەوەیە کە بەداخەوە دەڵێم سەرکردە بەرەو نەمەتێک لە تاکڕەوی ڕۆیشت ماستاوچیەکی پێ باشترە تاکو و کەسێکی ڕەخنەگر کە پێی بڵێ ستۆپ کە ئەمە لە قازانجی حیزبەکەتانە لە قازانجی وڵاتەکەتانە دێمەوە سەر بابەتە ئەساسیەکەی خۆمان کە ئەوەیە ئەوام دۆخە ئەوە دروستی کردو بەشێکی ئەوە کاکزانە یانی قسەکردن باجیەوێ کاکە لە وڵاتە ئێستا هامان لاتۆ ئەوەی کە قسە بکات کە بە شانازیەوە من لانی کەم خۆم شانازیەکەم کە قساکە من گرنگ میلەتەکەمە من بۆەوە حیزبایەتیمان کردووە بۆ ئەوەی
کەس و کارمان خۆی داوە بە کوشت بۆ ئەوەی ڕەفیقەکانمان مجازفەیان بە ژیانی خۆیان کرد بۆی خەڵکی کوردستان بگاتە ئامانجەکانی و ئاسوودە بژێ و ئەگەر ئەوە نەبێ دوجار چی پێویستمان بە دەسڵاتێکی لەرزۆکەیە کە غەمی ماستاوچی هەبێ و ماستاوچی لە بەردەم سفرەکەیە بێت و ماستاوچی بپەڕێنێتەوە بۆ پۆست و امتیاز و پلەی پێدا بەڕاستی ئەمە نەریتێکە بەس لە وڵاتی ئێمە ماوە من با یەک شتێکتان پێ بڵێم دەبێ یعنی ئەبێ کۆمەڵێک کۆب بینەوە لەگەڵ شارەزایانی بواری زانست لە ئەوروپا و ڕۆژئاوا قسە بکەین ناوێک عنوانی ئەدرسێک بدۆزنەوە بۆ ئەم مۆدێلە سیاستکردن و حیزبایەتی و حکومڕانی کە لە وڵاتی ئێمە کە بەداخەوە من لێرەوە لەم کەناڵە جوانەوە لەم کەناڵە جوانەوە دەڵێم ئومێ دەکەم حیزبەکەی خۆم کە یەکێتی نیشتمانی کوردستانە هەل لە ئێستاوە لە سبەینەوە بە پێچوانەی ئەم نەریتەی کە لە ئێستا لە کوردستان سیاسەتی لەسەرەکەین بگۆڕێەوە ئومێدیشمانەیەوە هەنگاویش هەیە و زۆر کەس وای زانی مەسەلەن دوو ئیدارەیە ڕادەگەێنێ بەڵکو لە ئاستی لوتکەی قیادەیەکێتیەوە پێی سیر بوو خەڵک دەڵێ دوو ئیدارەی و پێی سیر بوو کە ئەوەکەوە چوونەوە ناو خەڵک چوونەوە ناو چین و توێژەکان چارەسەرکردنی کێشەی هەندێک خەڵک لانی کەم لەم چەو لەم پارێزگایە ئەمە بۆ خۆی جۆرێکە لە خۆری کە من ئومێ دەکەم ئەم بەرنمەیە بەردەوام بێت و گرنگجێکە لەوایە حزبی سیاسی پێشبڕکێکەکەی لەوایە ئەوەی حزبی ئەلیفەیکە با بڕە باشتر بکات حزبی با باشتر بکات بۆ ئەوەی جەماوەرەکە ڕازیکاوە بێتە حزبی براوە و خەڵک لە دەوری کۆ بێتەوە و بێتە خۆشەویستی جەماوەرەکەی بەڵام ئەمەی لە وڵاتی ئێمە هەیە بۆ خۆیان لە هیچ ناچێت. زۆر باشە سپاس دەکەم کاکاوێز دوا سەرنجی بەڕێزیشتان جا لە ئاخیری شاپێمان بڵێ ئەو ستایلەی ئەمڕۆی بەڕێزت هی چ ناوچەیەکە لە گەرمیان لە کەرکووک؟ زۆر سپاس کاک زانە سپاس بەڕێز ئەوەی کە هەیە هیوادارم هیوادارم هەرێمی کوردستان دەو تەنگەشانە دەرباز بێ پارتیوی یەکێتی بگەڕێنەوە بۆ منطقی عەقڵ ئەدی بە جۆرێک ئیدارەی ئەو وەزعبدەن ئەم قۆناغێکی ئێستارە کە تێگەیشتنیان هەبێ بۆ ئەوەی کە دۆخی هەرێمی کوردستان لە مەترسی لە ژێر هەڕەشە و فشاری جدیدایە وەڵا ئەم ستایلە ستایلی خۆمە این هیچ ناوچەیەک نییە ئیمڕۆ داوێکم ئەو کڵاوەی بە دیاری پێدام تەمەنی درێژ بێت تۆش سەلامەت بی ئینشاڵڵا تەمەن درێژ بێ انشاءڵڵا هەموو بەرە و گەشتبینی زیاتر سپاس بۆ بەڕێز کاوێز مەلا پەروێز نووسەر و ڕۆژنامەنووس کە بەڕێزیان لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێز حەسەن بارام نووسەر و چاودێری سیاسی سپاس بۆ بەڕێز شتانکە حەسەن ئەو بە پێوەستانش تۆزێ ماندوومان کردی ببوورە بەڵام گەنجی هێشتا بەبەرمانەوە ماوە ئینشاڵڵا تەمەن درێژ بی سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ